خۆشەویستان لە وەرزی گەرمادا یەکێک لەو بابەتانەی زۆر دێتە پێشچاومان و زۆر دەیان بیستین و دەیان بینین بابەتی ئاگرکەوتنەوەیە. جا ئاگرکەوتنەوە لە ماڵ بێ، لە باڵەخانەکان بێ، لە کژ و چیا و شاخ و دەشت و پێدەشتەکان بێ، لە پوش و پاوان بێ، بەهۆی پلەکانی گەرما و بەهۆی وشکبوونەوەی زەوی گژوگیاوە بێگومان ئاگر ئەکەوێتەوە. بەشێک لەم ئاگرانە دەستی مرۆڤی تێدایە، جا بە ئەنقەست بێت یان بەهۆی کەمتەرخەمیەوە بێ، بەشێکیشی بەهۆی گەرماوە. زیاتر ئەمەیان لە وڵاتانی دەرەوەیە کە پلەی گەرما زۆر زۆر بەرزە بێتەوە، ینی بەبێ هیچ هۆکارێک پوش و پاوان و دار و درختەکان گەڕاگرن. لە ڕۆژانی ڕابردوودا لە ماوەی چەند شەو و چەند ڕۆژی ڕابردوودا بەداخەوە لە پارێزگای هەڵەبجە ئاگرێکی گەورە کەوتەوە، تەنانەت بۆ هۆی گیان لە دەزانی دوو کەس خۆی پەروەردگار بە شەهیدیان قوبوڵ بکات. هەروها خەڵکێکی دیکەش بریندار بوون، خەڵکێکی کەش تەنگە نەفەس بوون و خەڵکێکی زۆر پێوەی ماندوو بوون بەڕاستی. جا بۆ ئەوەی باس لە هۆکار و ئاکامەکانی ئاگرکەوتنەوەی هەڵەبجە بکەین کە لە ڕۆژانی ڕابردوودا ڕوودا، لە هەڵەبجە میوانداری زۆر بەڕێز عابدین عەبدوڕەحمان بەڕێوەبەری بەرگری شارستانی هەڵەبجەمان کردووە کە بەسواسەوە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. کاک عابدین، من ئەمێ بپرسم لە دوای ئەوەی کە ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا، ئێستا هۆکاری ڕاستەقینەی سەرهەڵدانی ئەم ئاگرەی پارێزگای هەڵەبجە لە بەردەستی ئێوە ڕوونە دەرکەوتووە ئاگرەکە کێ بووە، چۆن بووە، چ لایەنێک بووە، ئایا کەم تەرخەمی بووە، ئەنقەست بووە؟ چونکە لێرە و لەوێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک قسە و باز لەسەر هۆکاری ئاگرەکە کرا، بەڵام ئەمانە هیچی فەرمینین تا ئێوە بە فەرمی ئەم بابەتە ڕانەکەێنن. بە ناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو لە جەنابتان و لە بینەرانی بەڕێز. سەبارەت بە هۆکاری ئاگرەکە دیارە لە حەڤەی مانگ کاژێر دوی پاش نیوەڕۆ ئەو ئاگرا دروست بوو، دەستی پێکرد و ئێمە تیمەکانمان بە زووی ناردە شوێنی ڕووداوەکە و بۆ خۆشمان سەردانی ئەوێمان کرد و لە بەشانی تیمەکان خەریکی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە بین. سەبارەت بە دروستبوونی ئاگرەکە ئێمە کە وەختێک ئاگادار ئەکرێن حەدەسەکە ڕوویداوە ئاگرەکە دروست بووە، هۆکار و ئاسەوارەکەشی لای ئێمە ناڕوونە و نادیارە. ئێمە بەڕاستی تا ئیساکێش یەقینێکمان بۆ دروست نەبووە. لێرە و لەوێ قسە ئەکرێ، ئەوە قسەش ناوێتە بەڵگا کە بڵین فڵان هۆکار بووە. هۆکاری ئاگرکەوتنەوە بەڕاستی دوو جۆرە، سێ جۆرە ئەتوانم. هۆکارێکی ئاگرکەوتنەوە هەیە سروشتیە لە ئەنجامی هەورە بروسکەوە و شتانە دروستە بێ، یا لە ئەنجامی شۆرتی کارەبای عەمود و شتەکانەوە دروستە بێ. و هۆکارێکی کە هەیە بە قەست ئەکرێتەوە ئاگرەکان و دەستێکی خراپەکار یعنی هەڵئەسێ بەو کارە، کارێکی ئەنقەسە. و کاری جۆری سێهەم ئەوەیە کە بەڕاستی کەسێک لە ئەنجامی جوڵەی کەسێک و دەستی کەسێک بەڕاستی لە کەمتەرخەمی یان نەزانی ئاگر دروستە بێ و ئەبێتە هۆکاری ڕووداوی ئەو ئاگرا. سەبارەت بەوەی کە ئێمە بگەینە و گەشتبینە و قەناعەتەی کە هۆکارەکە چی بۆ تا ئیساکی لا ئێمەش ناڕوونە. بەڵێ زۆر باشە. گەرباس لە پرۆسەی کوشاندنەوەی ئاگرەکە و کۆنتڕۆڵکردنی بکەین، دەبینین هەم تیمەکانی بەرگری شارستانی هەمیش هاوڵاتیان و گەنجانی خۆبەخش بەشداریان کرد لە پرۆسەکە، بەڵام بەداخەوە دوو گەنج شەهید بوون لەم نێوەندەدا و ئەمە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو لە هەرێمی کوردستان و خەمێکی زۆری هێنا بۆ هەمووان. بەڵام پرسیارەکە لێرەدا کە ئاگرەکە چۆن کوژایەوە تا چەندێک ئێمە ئامادە باشیمان هەیە بووی ئەگەر ڕووداوێکی لەم شێوازە ڕوویدا بتوانین کۆنتڕۆڵی بکەین بە هاوکاری هەم تیمەکان و هەمیش ئەگەر هاوڵاتیان ویستیان هاوکار بن لەم پرۆسە. دیارە ئێمە وەکو کارمەندانی بەرگری شارستانی پارێزگای هەڵەبجە و هەمیشە من وتومە چەندین ساڵە ئێمە لەم جۆرە ڕووداوانەمان هەیە
ئاگری شاخمان هەیە ئەم ئاگریان کە 3 ڕۆژی خایاندووە هەندێک جار بووە 48 کاتژێری خایاندووە واتە 2 شەو ڕۆژی خایانووە بەڵام وەکو جوندی مەجهولێک و سەربازێکی ون بوو ئێمە کەس پێی نەزانیوین و ڕاگەیاندنەکان سەردانی شوێنەکەیان نەکردووە بەڵام ئەم ئاگری ئەم جار بەڕاستی شتێکی جیاواز و تایبەت بوو لەبەرەوەی ئەو عەزیزانە دوو هاوڵاتیەک و کارمەندێکی پۆلیسی دارستان لە ڕووداوەکە شەهید بوون چاوی کامێرەکان وای لێکرد وایان کردکە هەموو ئەو بەڕێزانەی کە هاتن بەدەممانەوە کە بەشدار بوون لەگەڵمانە کە سەردانی شوێنەکەیان کرد بەڕاستی ئەم جارەیان ئێمە خۆمانمان بە غەریب نەزانی لە کەژ و کۆسارەکانە لە دووری شار و ئاوەدانیە هەستمە کرد هەر یەکێک بۆ خۆی کارمەندێکی بەرگری شارستانیە لە گەنجە خوێنگەرمەکان لە هاوڵاتیان لە ڕێکخراوەکان لە هەموو بەڕێوەبەرایەتیەکانی سەربەهێزەکانی ئاسایشی ناوخۆ لە نەخۆشخانە لە شارەوانیەکان یعنی بەڕاستی ئەگەر ئێستاکێ مندا باس لەوانە بکەم کە خاڵبەندیان بکەم و بیان ژمێرم کاتی زۆر ئەبات من سوپاس و ماندوو نەبوونی هەر هەمویان بەرزە نرخێنم سوپاسیانەکەم و بە تایبەتی نوخشەخان ئەمجارە بۆ خۆی مەیدانی لەگەڵ ئێمە بووە شەو ماوەتەوە لەگەڵمان سەرەڕای ئەمە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی وەزیری ناوخۆ ڕاستەوخۆ پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ من و نوخشەخان هەبووە و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ئێمە هەر یەکەیەک بە پەیوەندی پێمانەوە کردبێ دەستخۆشی لەکەین و سوپاسی یەکەین بەڕاستی ئێمە ئەم جارە وەکو بەرگری شارستانی تەنیا نەبین هەموو ئەتوانم بڵێم هێزەکانی بەرگری و فریاکەوتن و پۆلیسی دارستان و پۆلیسی مەحەلی و ئاسایش و ناکرێت ناوی من یاعتیزارەکەم بۆ ئەوانی کە ئەگەر ناوم نەهێنا من سوپاسیانەکەم ئەم جارە هۆکارەکان بەڕاستی قورس و زەحمەت بوو کارێکی وەک ئەوەیە بڵێ شەیطانی بوو ئاگرەکە دیسان دروستە بووە ئێمە بۆ ماوەی 3 ڕۆژ لە 3 جارە ئاگرەکەمان کۆنتترۆڵە کرد بەڵام بەداخەوە لە دەقەیە خیرا ئاگرەکە دروستە بووە باش پرسیاری جددی ئەوەیە ئێمە ئێستا وە بەرەو کۆتایی ساڵی 2025 و ساڵی 2026 چی ئایا لایەنی پەیوەندیدار کە ئێوەن بەرگری شارستانی ئەو ئامێر و کەل و پەلانە تەنانەت لە پۆشاک و جلوبەرگی کارمەندەکانی ئێوە بگرە لەو ئۆتۆمبیل و لەو بابەتێ نوێ و سەردەمیانی کە ئێستا هەن بۆ ئاگر کوژێنەوە جا ئۆتۆمبیلی بچووک بێ گەورە بێ هەلیکۆپتەری ئاگر کوژێنەوە بێ هەر بابەتێ بێ هەر بەڕاست لە هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری و شارستانی ئەوەندە با بڵێن لە ڕووی هەم زانیاریەوە بە کارمەندەکانی پڕمەعلوماتە هەم لە ڕووی کەرەستەکانی ئەوەندە کەرەستەی پێشکەوت و سەردەمیانی لەبەردەستایە کە بتوانێت بە زووترین کات بۆ شوێنە سەختەکان و بۆ ئاگرە سەختەکانیش بتوانێت کۆنتترۆلیکە یا بەداخەوە ینی هەر شتەکانی ڕابردوو و کۆن و تەقلیدین بەڕاستی دیارە بەسئلەی ئاگر ئێمە دوو جۆر ئاگرمان هەیە ئاگرێکیان لە ناو شار و باڵەخانە و شوێنی نیشتەجێبوونایە ئەم جۆرە ئاگرا پلان و بەرنامەی تایبەتی خۆی هەیە و ئامێر و کەرەستەی تایبەتی خۆی هەیە و جلوبەرگی تایبەتی خۆی هەیە سەبارەت بە جۆری دوو هەم کە ئاگری شاخەکانە و دەرەوەی شوێنی نیشتەجێبوونە ئەم ئاگرەیان تەکنیک و بەرنامەی تایبەتی خۆی هەیە ئەویش دیسان بە جلوبەرگێکی تایبەت و غەیری ئەو جلوبەرگەی کە لە ناو شارە بەکاردێ و سەبارەت بەوەی کە ئێمە ئامراز و هۆکارەکانی کۆنتترۆڵکردنی ئاگر چیمان هەیە و چیمان نییە تا حەدێک سەردەمانەیە و سوپاس بۆخوا ئێمە لە سەرەتای بوونم بە بەڕێوەبەر لەم بەڕێوەبەرایەتیە ئێمە بە بڵێن گەڵایدار ئاگرمانە کوژاندەوە
بەڵام ئێستاکە ئامێری بلاوەرمان هەیە هۆکارێکی زۆر سەریع و باشە بۆ کۆنتڕۆلکردنی ئاگرەکان. ئێمە ئۆتۆمبیلی بچووکمان هەیە جۆری حەریق ئەتوانین بیبینە شاخەکان و سوود و ئیسفادەیەکی باشیشمان لێ وەرگرم جارە. بەڵام وەکو ئەوەی بڵێ ژمارەی کیفایەتمان نییە لەم جۆرە ئامێر و کەلوپەلانە. ئێمە جەنابی وەزیری ناوخۆ لەسەر خەت بووە لەگەڵمان و داواکاریش ئەەکەین کە کەرەستە و پێداویستی زیاترمان بۆ دابین بکەن و ئومێدەکەم ئینشاڵڵا دابینیشی بکەن. ئێمە دوو شەهیدی ژینگەمان هەبوو کە لەم ڕووداوە بەداخەوە گیانیان لەدەستا، خۆی گەورە لیان خۆش بێ و سەبووری کەسوکاریان بە. بەڵام بابەتەکەوەیە لە داهاتوشدا ئەگەری بوونی ئەم ئاگرانەوە کەوتنەوەی ئەم ئاگرانە زۆرە. ئێوە چۆن دەکرێت لە داهاتوودا خۆتان ئامادە بکەن و هەمیش داوا لە هاوڵاتیان بکەن بە شێوازێک هاوکارتا بن کە ئەم زیانە گیانیانەی لێ نەکەوێتەوە و ئەم جۆرە لە ڕووداوانەی کە بە کۆتایی هاتنی یانی هاوڵاتی کۆتایی بێت دووبارە نەبێتەوە. دیارە سەبارەت بە ئاگر کارەساتێکی قرس و ئەوەیە چونکم مرۆڤ زۆر لە ئاستی ئاگرا زەعیف و لاوازە مرۆڤ پێویستی بە ململانەیەکی بەهێز و بەقووەتە. شەڕکردن لەگەڵ ئاگرا بەڕاستی جارجار ئەوەتانەیە گیان لەدەست ئەدەی مەسەلەن بریندار ئەبی. ئێمە هەردەم ئامادەین وەکو هێزەکانی بەرگری شارستانی هەردەم لە ئامادە باشیان و ئەو ئامراز و کەلوپەل و پێویستیانەی کە پێویستە بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگەر هەمیشە چێکیەکەینەوە و ئامادەیەکەین و زیادیەکەین و یعنی بە پلان و بەرنامەکەی خۆمانە ئەچینەوە. و ئیتر ئەوەی ئەمێنێتەوە ئایا تۆ چەندێک سەرکەوتووە بی ئەویش ئەکەوێتەوە سەر قودرەتی ئیلاهی. کەرتی وا هەیە من حەز ئەەکەم سێ جۆر هۆکار هەیە بۆ درێژبوونەوەی تەمەنی ئاگر کە وەختێک ڕوو ئەدا لە شاخەکانە. ئەمەم زۆر جار وتووە ئەگەر نەڵێن دیسان قسەکەین کردەوە. ضروری شەبیکەم هۆکاری یەکەم ئەوەتانێ نالەباری کەش و هەوایە ئێمە کە وەکو عەرزم کردن سێ جار ئاگرەکەمان کۆنتڕۆڵ کردووە، بەڵام لە پڕ ڕەشەبایەکی زۆر بەهێز و بەقووەت دێت 15 مەتر 20 مەتر و بگرە زیاتر وەکو کارێکی شەیطانی ئاگرەکە دیسان دروست دەکاتەوە لە پشتی ئەمەوەیە لە شوێنێکی ئەوە باز ئەدات زیاد لە 20 مەتر. ئەمە لە قودرەت و دەسڵاتی مرۆڤانیە 20 مەتر ئاگر بە ئاسمانە بڕواتەوە هەر ئەبێ هەوڵ و کۆشی خۆتی لەگەڵا بدەیت. جۆری دووهەم سەختی ناوچەکانی ئێمەیە کە بە درێژایی 180 کیلۆمتر ئێمە سنوورمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە، ناوچەیەکی شاخایی و سەختە و نەک بەوەی کە تۆ هەندێک ئامێر و کەلوپەل هەڵگری لەگەڵ خۆتا و بچیت ئاگر کۆنتڕۆڵ بکەی تەنها ئەگەرەک و سرشێتێکت لەبەر بێ بچیتە خوار و بێیتەوە زۆر بە زەحمەت ئەتوانی بچیتە خوار و بێیتەوە. هۆکاری سێهەمەوەتانێ ئێمە زۆر لە ناوچەکانمان سنووریە هەمووی سنووریە نەک زۆر لە ناوچەکانمان هەمی ناوچەیەکی سنووریە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و ناوچەیەکی شەڕگەی ئێران حەربی ئێران عێراق بووە. و ئێمە بەپێی ئەو ڕابەرەی کە هەمانە هەندێک ئەو ناوچانە مینیان تایە کە مینی تێکەوت و مەترسی گیانی هاوڵاتی کارمەندەکانمان دروست بوو، ئەسڵەن ناتوانین نزیک بینەوە. هەرچەنە تێبینیم کردووە لەو شوێنانەی کە سەختە دەستمان پێی ناگا یا ئەو ناوچانەی کەمین و تەقەمەنی لێ ئاگرەکە زۆر لاواز دەبێ، بەڵام بەداخەوە ئێمە ناتوانین بڕۆین کۆنتڕۆڵی بکەین. بەڵێ وەک دوا پرسیار لە ئێستادا ئەوی لە هەڵەبجە بینیمان جگە لە تیمەکانی بەرگری و باڵێن شارستانی بەرگری شارستانی خەڵکێکی خۆبەخش خەڵکێکی مەدەنی هاتن هاوکاری ئێوەیان کرد. ینی ئەمە لە کوردستانی ڕۆژهەڵات زۆر گەورەتر و جوانتر، ینی ئەمە وەکوڵە بەرجەستا کرێ. خەڵکێک ڕێکخراویان دروست کردووە، خەڵکی خۆیان کۆبنەوە لە کاتی ئاگرکەوتنەوەیە بۆ پاراستنی ژینگەکە، بۆ پاراستنی ئەو مارومێر و باڵندانەی کە لەو سروشتەیە هەن نەسووتێن دێن هاوکاری ئەکەن. ئێوە بیرتان لەوە نەکردوێتەوە خولێک بکەنەوە بۆ ئەو خەڵکانە لە هەڵەبجە لە سنووری بەڕێوەبەراتەکەتان بۆی کە کاتێک دێن بە زانیاریەوە بێن بۆی کە تووشی ینی ئەوە نەبن کە ئەو هاوڵاتیانە بە تایبەت ئەو هاوڵاتیە مەدەنیە کە جانی لە دەستدایانی ڕێنمایان پێ بدەن خولیان پێ ببینن. ئەمە ئەرکی ئێوە نییە بەڕاستی؟
سپاس بۆ پرسیارەکەی جنابەت سەبارەت بە خولوڕاهێنان بە ئەو هاوڵاتی عەزیزانەی کە یەن خۆبەخشانە لەگەڵ ئێمە کارەکەن بەڕاستی جێگەی دڵخۆشیە شاری هەڵەبجە هەر سومبول بووە هەمیشە و دایم پێشەنگی ئەوە بووە کە برایەتی و دڵسۆزی و هاوکاری تەواو لە بینی چین و توێژەکانی شاری هەڵەبجە هەیە و ئێمە خەڵقانێکمان بینی کە زۆر دەستکورت و زۆر لە ڕووی مادیەوە لاواز بوون هاتوون لەوێ مەسەلەن خۆراکیان دروست کردووە مەسەلەن ڕێکخراوەکان هاتوون خۆراکیان هێناوە هاوڵاتی عەزیزەکان هاتوون بە دەممانەوە مەسەلەن گەنجە خوێن گەرمەکان بە جلوبەرگێکی زۆر سادە و ساکارەوە هەموویان هاتوون هاوکار بوون سەبارەت بەوەی کە ئێمە ئایا مەشقمان بە کەس کردووە یانا ئێمە نووسراومان ئاراستەی بەڕێز پارێزگار کردووە کە هەر کەسێک بیەوێ هەر کۆمەڵێک هەر چین و توێژێک بیەوێ ئێمە مەشقی پێ بکەین ئێمە لە خزمەتیان و ئامادەین مەشقیان پێ بکەین بەڵام بە شێوەیەکی فەرمی کەس داوای لە ئێمە نەکردووە هۆکار ئەوەیە کە کەسەکان نەهاتوون بۆ لای ئێمە ئێمەش ناتوانین بڵێن بە کەسێک وەرە با مەشقت پێ بکەین بۆ نمونە ڕێکخراوی ملەکەوە لە شاری پێنجوێن زۆر سپاسیانەکەم هەر شەوی یەکەم هاتن بەدەم ئێمەوە ڕێکخراوێکن و تیمێکی زۆر زۆر باش و دەستی ماندوو نەبوونیان ئەگوشم کە ئەوان هاتن بەشدار بوون کە زۆر پسپۆر بوون لە بواری کۆنتترۆلکردنی ئاگرا منیش ئومێد دەکەم لە شاری هەڵەبجە ڕێکخراوێک ببێت ئەو گەنجە خوێنگەرمانە کۆ بکاتەوە و ئێمەش هاوکاریان بین و لە خزمەتیان نابین بۆ ئەوەی بکە بتوانین مەشقیان پێ بکەین و ئەوەی کە لە دەستمان تێ درێخی نەکەین لەگەڵیانە بۆ ئەوەی کە پرۆسەی کۆنتترۆلکردنی ئاگر بەرەو پێش بەرین بەڵێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عابدین عەبدوڕەحمان بەڕێوەبەری بەرگری شارستانی هەڵەبجە کە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ زانیاریەکانت وەکو بەڕێزیشان ئاڕژیان بەگرێکێک لەو شتانی کە زۆر جوان بوو سەرڕای کەوتنەوەی ئەو کارە ساتە و سەرڕای گیان لە دەستدانی دوو هاوڵاتی ئەو پێکەوەی و ئەو بەدەمەوە هاتنی هاوڵاتیان بوو بۆی کە هەندێک کەس بە هێرانی خواردن بۆ شوێنە هاوکاری تیمەکانیانە کرد بۆی کە ئاگرەکە بکوژێتەوە هەر ئەمە شۆکار بووی کە کۆنتترۆل بکرێت واتە نەک تەنها لایەن حکوومیەکان خەڵکیش زۆر بە دڵسۆزانە هەنگاوینە بۆ کوژانەوەی خۆنیاخان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت لە ناوچە سنوورەکانی وەکو مەریوان و بانە و پاو و ئەم شوێنانە کاتێک ئاگرێگەکەوێتەوە یعنی زۆر جار پێش لایەنی پەیوەندیدار خەڵکی ئەو ناوچەیە خەڵکی دڵسۆزی ئەو ناوچێ بە سروشتی خۆیان بە با بڵین ژینگی خۆیان پێش ئەکەون و ئەچن لەوێش چەنەها کەس ژیانی لەدەستداوە و ینی وەکو بڵێ شەهیدی ڕێگەی ینی پاراستنی ژینگە و خاکی کوردستانە کەم شتێکی زۆر جوانە لە هەڵەبجەش ئەمەمان بینی بەڕاستی نمونەیەکی زۆر زۆر کاکدانا من ئەو دیقەتما لە ڕۆژهەڵاتی کوردستان تەنانەت کە ڕووداوی هاتوچە شەوێت زۆربەی کات هەر خەڵکەکەن بەدەم ئەو کەسەوە ئەچن کەلی قەوماوە این چەند جار لە شوێنی بەرزەوە ئۆتۆمبیلەکان دەرهێناوە ئەمە بەڕاستی کارێکی جوانە سەرڕاوی کە پێویستە لایەنە حکوومیەکان ئەرکی خۆیان بەجێ بهێنن وە کەرەستە و پێداویستی تایبەت دابین بکەن بەڵام دوجاریش ئێمە هەمومان خوشکبرایەکین و هەمومان کەسوکاریەکین و بەڕاستی ڕوودانی کارەساتێکی لەم شێوەیە زیان بە هەمومان دەگەیەنێ و گیان لە دەستدانی کەسێکیش هەر بۆ ئێمە ناخۆشی و خەمهێنەرە بەدەگومان.